لە ڕۆژانی جێژندا بە شێوەیەکی بەرچاو بە تایبەتی لە جژنی قورباندا بە شێوەیەکی بەرچاو هاوڵاتیان قوربانی ئەنجام دەدەن. کرێنی ئاژەڵ دەست پێ دەکات دیارە لەگەڵ ئەوەی تا بەرهەمی ناوخۆی لە ئاژەڵ کرێن و فرۆشتنی پێوە دەکرێت و مامەڵی پێوە دەکرێت هەوڵ دەدرێت ئەگەر پێویستی ناوخۆ لەوەی کە لەو پێداویستی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەیە پێویستێکی پڕ نەکردەوە هاوردەیش بکرێت. بۆ ئەم ساڵ لە سەروبەندی جژنی قوربانی پیرۆزدا لەلایەن لیژنەکانی قایمقامێت بە شێوەیەکی گشتی و لەلایەن تەندروستیشەوە چەند بڕیار و ڕێنمایی یەک دەرچووی کێک لە بڕیار و ڕێنمایەکان ئەوانە بوو لە پێناو سەلامەتی هاوڵاتیان بڵاو نەبوونەوەی نەخۆشی بە حکمی کە گەرماشەیە هەوڵ بدرێت ئەو ئاژەڵانی کە دەکرێنە قوربانی لە ڕێگەی سەربڕخانەکان یاخود سەربڕخانەکان یاخود کوشتارگەکان لە هەرێمی کوردستان ناوچی تایبەتی خۆیان ئەنجام بدرێت. سەبارەت بۆی کە چەند ئاژەڵ لەم جژنەدا سەربڕدراوە و بە تایبەتی لە ڕێگەی سەربڕخانەکانەوە من لە ڕۆژانی جژندا لەسەرم بابەتە لەگەڵ دەستنی پارێزگای سلێمانی وەستام ئێستا پێم خۆشە لە دوای کۆتایەتنی جژن ئامارەکە کۆکراوەتەوە لەگەڵ بەڕێز هەڵمەت هەمزە و بەڕێوەبەری کوشتارگەی هاوچەرخی هەولێر کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئێمە بێت گفتوگوێم بابەتە لەگەڵ ئەواکەم. بەڕێز کاک هەمزە کاک هەڵمەت زۆر سپاسی ئامادەبوونتەکەم. لە ڕۆژانی جژندا ئامارەکانی کرین و فرۆشتنی ئاژەڵ لە ناوخۆی هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای هەولێر چۆن بوو؟ سڵاوتان لێبێت ئەو کاتتان باش. بەنسبەت ئامارەکانی ڕۆژی جەژنی قوربان 269 سەر ئاژەڵی گەورە واتە ڕەشەوڵەخ کراون بە قوربانی زاید ژمارەی ئاژەڵی بچووک 759 سەر ئاژەڵی بچووکیش کراوە بە قوربانی. دەمەوێت ئاماری ئەوە بخەمە ڕوو ئەو بەشەی کە فڕێدراوە کە سوتێنراوە لە ڕێگەی سوتێنەری گۆشتگاوە ئەو بەشەی کە دەرنەچوە لە پشکنین 1676 کیلۆ بوو کەەوە جێگەی وەستانە لەسەری چونکە ئەگەر ئەو ڕێژەیە لە دەرەوە سەر ببڕایە بەداخەوە دەبۆ هۆی گەیاندنی گۆشتێکی ناتەندروست بەدەستی هاوڵاتیان. ئێستا بەڕێزت باست لە گۆشتی لە ئاژەڵی هاوردە کرد بەڕاستی ئاژەڵی ئەو ئاژەڵانەی کە کراون بە قوربانی دەتوانم بڵێم 1990 ئاژەڵی خۆماڵی بۆ لە بەرەوەی ئاژەڵی هاوردە هەم بە پێی وەزنەکەی وەزنی یەکجار زۆرە هەم ینی ئاژەڵی هاوردە لە ڕێی سیستەم و لە ڕێی کوشتارگەکانەوە نەبێت سەربڕینی قورسە. بەڵام هاوردە کرابوو لەم جژنەدا بڕی چەند ئاژەڵ هاوردە کرابوو ناو پارێزگای هەولێرەوە؟ خۆی هاوردەکە بە مناسەبات ئەوە ناکرێت هاوردە ناکرێتن هاوردەکە لە ڕێی مۆڵەت پێدان لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمەوە هاوردە دەکرێت. بەڕاستی هاوردەکردن بەردەوامە بەڵام عادەتەن ئەو ئاژەڵانی کە دەکرێن بە قوربانیان ئاژەڵی گەورن ڕەشەوڵاغیان ئاژەڵی بچووکن. ئاژەڵی گەورە زیاتر هاوردە دەکرێتن بەر لە جەژنی ژەو ئاژەڵانە نرخیان نەگۆڕ بوو ئێستاژە جەژنی قوربانیش نرخیان نەگۆڕ بوو. ئەو نرخانەی کە ئەگەر بە بەراورد بکرێتن بە پارساڵ تەنها ئاژەڵی قوربانی 120 لە بۆ 125 ڕێژەی نرخەکان چوو بۆ سەری ئەو ئاژەڵانی کە دەکرێن قوربانی عادەتەن ئاژەڵی خۆماڵەنە نەک ئاژەڵی هاوردەکرا و ئاژەڵی هاوردەکرا و کارێکی زۆر باشە کە وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێم ڕێگە بە هاوردەکردنی ئاژەڵی زیندوو دەدات بەڵام ئەوە دڵنیابن هەر ڕێژەیەک هاوردە بگرێتن کاریگەری نابێت لەسەر نرخی قوربانی بەڵام کاریگەری تەواوی بووە لە ڕۆژانی ڕابردوو لە چەند مانجی ڕابردوو لەسەر دابەزاندنی نرخی گۆشت بۆ نمونە نرخی گۆشتی لە 20-21 هێناوەتە 16,500 دینار بۆ 1 کیلۆ گۆشتی نەرمک. بەڵێ چاوەڕێ دەکرێت هەرمادام باسی نرخمانکەمە پرسیایی ترم ماوە لەسەر سەربڕینەکان بەڵام مادام باسی نرخ کرد چاوەڕێ دەکرێت بۆ دوای جژنیش و ڕۆژانی داهاتوش نرخی گۆشت لە 16,000 دینار بمێنێتەوە یان کەم و زیاد بکات؟ بڵێ خۆی ئێمە بە حکمی بەردەوامیمان لە کارەکەی و لە ناو کارەکە بڵێ بەڕاستی دوای لەسەر ڕاستپاردەی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی حکوومەتی هەرێم و لەسەر بڕیاری بەڕێز سەرۆک وەزیران دوای ئەوەی کە نرخی بوومرجی لەسەر هاوردەکردنی ئاژەڵ بۆ 150 دابەزێنرا بەڕاستی لەو کاتەوە بە دروستی بۆ بزانم 2 مانگون و بۆ 3 مانگە ڕێژەیەکی یەکجار زۆر هاوردەی ئاژەڵ زیادی کردووە لە ناو هەرێمی کوردستان بە هەر 3-4 پارێزگاکەیەوە
بۆیە تەسەوڕ دەکەم ڕێژەی نرخ لەو نرخێکە ئێستا هەیە کە بە پێین دوایین ئەبدێتی دانانی نرخمان ئێمە لەگەڵ لێژنەکانی قایمقامێت و چاودێری بازرگانی هەولێر نرخەکان بە بەردەوام هەفتە بۆ هەفتە ئەبدێت دەکرێتن نرخەکان ڕوو لە دابەزینە جگە لە مەسلەی قوربانی بەڵام نرخەکان نرخی گۆشتی سوور ڕوو لە دابەزینە بەپێی ئەو زانیارانەی کە من هەمە. باش من ئامارێکم لە بەردەستایە دڵنیام لە بەردەستی جنابیشت هەیە کاک هەڵمەت ژمارە و ئاژەڵە گەورانەی کە لە 2024 جنابیش باسی لێوە کرد بۆ ئەم جژنە سەربڕدراون 269 بووە ئاژەڵە بچووکەکانیش 759 بووە لە 2023 تیشکە خەمە سەر ئەم بابەتە لە ژماری ئاژەڵی گەورە 513 بووە ئاژەڵی بچووکیش 1359 بووە ئەم گۆڕانکاریە بەرچاوە چییە دەبین یعنی بۆچی لەم ساڵدا لەم جژنەدا یعنی هەست بۆ فەرقە دەکرێت لە سەربڕینی ئاژەڵ؟ خۆی بەڕاستی پرسیارێکی بەجێ و لە جێ خۆتی لەبەر چی وای لێ هات بەڕاستی خاڵی هەرە گرنگ لەو بابەتە گرانی نرخەکەیەتی ئەگەر بەراورد بکرێ بە پارساڵ نرخەکان ڕێژەی 120 بۆ 125 چۆتە سەر ئەگەر باسی بکەم بە وەزن بۆ نمونە لەسەر هەر ئاژەڵێکی گەورە نزیکی 300 بۆ 150,000 چۆتە سەر یەک ڕەشە وڵاق ئەگەر بەراورد بە پارساڵ بکرێت بۆ ئاژەڵی بچووکیش لە نێوان 50 بۆ 65,000 چۆتە سەر نرخەکان ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم بەڕاستی ئاماژەی پێ بدەم ناجێگیری لە بارودۆخی هاوڵاتیان لە بارودۆخی دارایی هاوڵاتیان چونکە خۆتان دەزانن زۆربەی خەڵک فەرمانبەرە و پشتی بەستەوە بە موچەکەی بۆ هەر کارێک کە دەیکات قوربانیژێک کە لە سروتە ئاینەکان کە هاوڵاتیان زۆر پێوە پابندن هاتنی موچە بەو شێوەیە پچڕ پچڕ و لە کاتە ناڕێکەکاندا بۆ نمونە مانگێک 20 مانگوەری دەگرێ مانگێک 18 وەری دەگرێ مانگێک 25 بەرنامەی خەڵکەکەی تێکداوە خاڵێکی دیکە بەڕاستی ئەوش جێ ئاماژە پێکردنە من خۆم خەڵکانێک دەناسم ڕەنگە لەبەر بوونی نەخۆشی تای خوێن بەربوون هەرچەندە هیچ حاڵەتێکی تۆمار کراو نییە جگە لەو دوو حاڵەتەی ئاکرێ بەڵام ڕەنگە ترسی هەبوونی نەخۆشی تای خوێن بەربوونیش خەڵکانێک هەبوو بن نەیانتوانی بە قوربانی بکەم بەڕاستی ئەو سێ خاڵانە وای کرد ئەو ساڵە بە بەراورد بە پارساڵ ڕێژەکە 125 سەرۆک و بەڕێزی شت ئاماری 2023 خوێندەوە بە تاکید ئەو ڕێژەیە کەمی کرد لەبەر ئەو هۆکار ڕێژەیەکی زۆری شاو لە 125 ئەمەی کە من خوێندووە 2023 لە 2022دا ڕێژەکە زۆرتر بووە لە 2023 و 2024ش بێگومان کاک هەڵمەت دەگەڕێمەوە سەر ئەوەی کە ئەم ڕێنماییە تازانە دەرچوو ئەم ڕێنماییە نوێیانە بۆ ئەم ساڵ سەبارەت بۆی کە هاوڵاتیان زیاتر لە ڕێگەی سەربڕخانە و کوشتارگەکانەوە ئاژەڵ سەر ببڕن تا چەند هاوڵاتیان بەدەم ئەم ڕێنماییانەوە هاتوون و لە پارێزگای هەولێر سەرپێچی تۆمار کرا؟ خۆی بەنسبەت بەدەمەوە هاتنی هاوڵاتیان و ڕێنماییەکانی کە ئێمە لە ڕێی لێژنەکانی قایمقامێت و پارێزگای هەولێرەوە ڕامانگەیان بەڕاستی ڕێژەی پابندبوونی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی باش نەبوو بەڕاستی هاوڵاتیان تا ئێستاش ڕەنگە مەسەلەکە پەیوەندی بە عەقیدەی شەخسەکەەوە هەبێ بۆ نمونە ئیلا خوێن دەبێ لە ماڵەوە بڕژێتن و خەڵکانێکی زۆر نەبوو بەڕاستی ڕێژەی بوو بەڵام بەمانەی ئەوە نایە خەڵک زۆر لە دەرەوە کردوێتی لە دەرەوەش ڕێژەکە هەرکەم بووە چونکە ئێمە زانیاریمان هەیە ئێمە ڕێنماییمان بڵاو کردەوە بەڕاستی هەر ئاژەڵێک لە ماڵەوە سەر ببڕێ بەڕاستی دوور دەبێت لە چاوی پزیشکان و پشکنین کە ئەوە گۆشتێکی گوماناوی و ناتەندروست دابش دەکەی جگەلەوەی پاشماوەکە لە بەردەرکەی هەر کوچە و کۆڵانێک بێتن ئێستا قوربانی ناوەکوتریش مەسەلەن ئاژەڵ کە لە ماڵەوە سەر دەبڕێ پاشماوەکەی فڕێدانی قورسە چونکە وەکو زبلی ئاسایی نییە دەبێتەوە بڵاوبوونەوەی مێش و مەگەسکەوە کارە بۆ گواستنەوەی نەخۆشیە گوازراوەکان بەڕاستی خاڵێکی دیکە خۆتان دەزان لە 4 ڕۆژی جەژن گەشتیارێکی زۆر ڕوومان تێدەکات دەبێتە داهاتێک بۆ شار سیمایەکی زۆر ناشارستانی و ناڕێکە بەداخەوە ئەو ساڵەژۆک و ساڵانی ڕابردوو ئەگەر ڕێژەکە زۆریش نەبی بەڵام لە زۆربەی ڕێ و کوچە و کۆڵانەکان لێرە و لەوێ ناوورگ و پاشماوی ئاژەل لێرە و لەوێ دەبیندرا کە فڕێدراون بە شێوازێکی نازانستی و ناتەندروستی بەڕاستی ئەوە جگەلەوەی دەبێتە بڵاوکردنەوەی بۆن و بەرامێکی زۆر ناخۆش کە جیرانەکان و خەڵکیشی پێ هەراسان دەبێت
لاشەی ئاژەڵ هەبوو ئەو شێوازە تەندروست و زانستی کە بەکاردێنرێ پێی دەوترێت لاشە لەناو کوشتارگەی هەولێردا ڕەتکرابێتەوە بەهۆی نەخۆشیەوەیان هەر هۆکارێکیکەوە نتوانرابێت پێشکەش بە کڕیار و بە هاوڵاتیان بکرێ؟ بەڵێ بە تاکید ئەوەی کە باسم کرد 1676 کیلۆ لە جەرگ و سپڵ و لاشەش بە تەواوی بەڵام دوو لاشەی ئاژەڵی بچووک بە تەواوی ڕەتکراوەتەوە لاشەی ئاژەڵێکی گەورەش ڕەشەوڵاق بە تەواوی ڕەتکراوەتەوە کە نەخۆشی زەردووی هەبوو یان زەرتێک ئەوەی دیکە 1676 کیلۆ تەنها جەرگ و سپڵ و مەسەلەن گۆشت لاشە بۆ نیوەی فڕێدراوە بەڵێ ئەوانەی کە لە ڕووی تەندروستیەوە نەشیاون بۆ خواردن ئێمە لە ڕێکەی سووتێنەری گۆشتگە لە ژێر چاودێری پزیشکانی ڤێتێرنەری لە 1200 پلەی سیلیزی چونکە نابی ئەوە فڕێ بدرێت نابێت تێکەڵی زبل و خاشاک بکرێت لەبەر مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی. بەڵێ سەبارەت بۆی کە خۆ هەر ڕۆژانی جێژن نییە کە هاوڵاتیان ئاژەڵ سەردەبڕن پێویستیان بۆ دەبێت کوشتارگەکان تا چەند ئامادە کراون بۆ ڕۆژانی دوایش کە تەنها لە جژنان لەو جژن و بۆنەکاندا نەبێ هەمانگیەکانی ئێوە ژوەکو کوشتارگەی هاوچەرخی هەولێر لەگەڵ لیژنەکانی قایم قامیەت لەگەڵ لایەنە معنیەکان و پەیوەندیدارەکان لە پارێزگای هەولێردا بۆ ئەوەی ئەم ڕێکار و میکانیزمە توندانی کە گیراوەتە بەر بە ئاراستەیەکی تەندروست بۆ خەڵک بەردەوامی هەبێت لە کوشتارگەکانە تەنها ئاژەڵ سەر ببڕێت. بەڵێ خۆی کاری ئێمە سەربڕین و دابشکردنی گۆشتەکەیە بە لێدانی مۆر و بە پێدانی پسولەی تایبەت ئێمە بۆ ئەو مەبەستە تەنسیقی تەوامان لەگەر لێژنەکانی قایم قامێت و لەگەر بەڕێبەراتی چاودێری بازرگانی هەیە بۆ دانانی نرخ لەگەڵ بەڕێبەراتی ڤێتێرنەری هەولێر هەیە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ڕۆژانە زۆر و تایبەتمەندی خدمەکان دەگۆڕین بە کۆدێک بۆ لێژنە تایبەتمەندەکان دەگۆڕین بۆ ئەوی خەڵکانێک لە دەرەوەی ئەو مۆرە تایبەتە لە دەرەوەی ئەو پسولە تایبەتە کاری نایاسایی کرد سەربڕینی نایاسایی کرد بۆی دەست بە سەر گۆشتەکەیدا بگیرێت سزا بدرێت بەڵێ خەڵکیشە بۆ دراوەتە دادگا کە ڕێژەی گۆشتەکەی زۆر بووە بەڕاستی لێژنەکانی قایم قامێت بەردەوام لە بە دوواداچوونن بەهۆی ئاگادارکردنەکانی ئێمەوە وەکوتر ئێمە ڕۆژانە بە پێی پێداویستی شار 65 بۆ 70 تەن ڕەوانەی ناو شاری هەولێر دەکەین مەبەستم بەس شاری هەولێرە نەک سنووری شاری هەولێر چونکە سنووری شاری هەولێریش چەندین کوشتاردگەی دیکەی لێیە ئەو ڕێکارانە دەگیرێتە بەر بە پشکنینی پێش سەربڕین و دوای سەربڕین دوایی ناردنەوەی گۆشتەکە بۆ دەست خاوەنەکەی یان مۆڵە یان مارکێتە یان دوکانەکانی گۆشت فرۆشتنە بە تەواوی ئیزراعاتی تەندروستیەوە بۆ دەست خاوەنەکەی دەگەڕێنرێتەوە. باشە ئەوەی کە بۆ خەڵکیش گرنگە ئێوە ئیجراعاتەکانتان بەرامبەر بە هاوڵاتیان بەگشتی ئیجراعاتێکە جێبەجێ کراوە دیارە ئەمە من وەکو مووقعەکەم ناتوانم ئەم سازشە ئەم شەفاعەتە بم کە باشیان خراپە بێگومان کە هەر شتێک پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوە هەبێت لاریمان لێ نییە کە باشە ئەوەی کە ئەمێ بێڵم وەکو جێبەجێکردنی بڕیارەکان بڕیارێکی تەندروستی گونجاو پێشکەش بە خەڵک دەکرێت سەبارەت بۆی کە خەڵکیش بە هەمان شێوە ڕەنگە خواستی ئەوە بێ کە نرخێکی گونجاو بۆ سەربڕینی ئاژەڵەکەی کورفەیەکی مادی کەم لەسەر کیرفانی بکەوێت ئەو نرخەی کە لەناو کوشتارگەکانە بۆ ئاژەڵێک سەردەبڕێ بەپێی جۆری ئاژەڵەکەش بە هەمان شێوە دەستنیشان کراوە جیاوازی چێ لەگەڵ و جۆرە سەربڕینە لە ڕووی نرخەوە کە لە دەروی کوشتارگەکانە ئەنجامەترێ ڕەچاوی ئەوە کرابێت ڕەنگە ئەوە بەڕاستی ڕیسێرچت باشە دەست خۆشبی بەڵام بەنسبەت نرخەکان باز لە ڕۆژی قوربانی ناکەم بەڵام باز لە ڕۆژانی ئاسایی دەکەم ڕەنگە خەڵکەکە بیتن باز لە خستنە سەری مەسروفاتێک کە کاتێک دەکرێتە قوربانی بەڵام بە دڵنیاییەوە وەڵامی هەموو پرسیارەکان بە دروستی دەدەمەوە ئەو ڕێژە پارەی کە لە کوشتارگای هاوچەرخی هەولێر وەردەگیرێت بۆ سەر ئاژەڵی بچووک مەڕ و بزن تەنها 2500 دینارە بە پسولەی تایبەتی حکومی 8000 دینارە بۆ ئاژەڵی گەورەوە تا ڕەشەوڵاخ ئەگەر ئەو کەسە لە دەرەوەش سەری ببڕێ یان لە ناوەش سەری ببڕێت جیاوازیەکە تەنها 8000 لە ئاژەڵی گەورێ 2500 لە ئاژەڵی بچووکە بەداخەوە ئەوە زۆر جاران ئەو نرخانەی کە باز دەکرێتن زیاد وەردەگیریان مەسروفاتەکی زیادە دەکەوتە سەرمان کە دەینینە کوشتارگەکان بەڕاستی ئەوە وانە تەنها لە ڕەشەوڵاخێک 8000 بە 2500 دینار بۆ سەر ئەوە مبەڕی ڕێکە یان هەنجەتێکە
خۆی لە دەرەوەی کوشتارگەکان کە خەڵکێک لەسەر زادە سەری دەبڕێتن بەڕاستی ئەو بڕەپارەیە نادا 8,000 بە 2500 دینار نادا خاڵ یەکەم کە مەبەستی ئەوەی ئەو بڕەپارەیە نەدا کە پارەیەکی زۆر کەمە خاڵی دووەم بەڕاستی لە لای ئێمە پشکنین دەکرێتن زۆر جاری وایە ئاژەڵی خراپ لە دەرەوە سەردەبڕێ ئاژەڵی خراپ کە بێتە لای ئێمە زۆر جار لە پشکنینی تەندروستی دەرناچێ یان بەلایەنی کەمەوە برا پزیشکەکان دەزانن من پزیشک نیم بەڵام زۆر جاران هەیە بەلایەنی کەمەوە جەرگ و سپڵەکەی دەرناچێ بەبەر چاوی خۆیانەوە تەلەف دەکرێتن ڕەنگە ئەوەش مبەڕێکی دیکە بی بەشێک لە لاشەی ئاژەڵەکەی لێفڕێ دەدرێتن کە لە دەرەوە بی بەڕاستی ئەو بڕەپارە کەمەی نادا کە شایانی باسکردن نییە دواتریش بەڕاستی دوورە لە چاوی پزیشکانی ڤێتێرنەری هەر ئاژەڵێک سەر ببڕێ بە ئارەزووی خۆی سەری دەبڕێ ئەوە جگەلەوەی پاشماوەکەش لەوێن دەردەبێتە ژانەسەر و دەردەسەری بۆ ئەو خەڵکی کە لە دەور و باشە منە ماکەم بە دوا پرسیار سەبارەت بۆی کە بە تایبەتی سەربڕینی ئاژەڵ لە ڕووی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە پێناو ئاینێکە لە پێناو خێرەکە کە خەڵک ئەنجامی دەدات ئەوەی بۆ کرد گرنگە کە ئەگەر ئاژەڵێک لە ناو ماڵەکەی خۆی داسرد نەبڕێ خوێنەکەی بەرماڵەکەی نەکەوێت چونکە یەکێک لە ڕێنماییە دینیەکان نازانم ئەمە لە ڕۆژشەرعیەکەوە تا چەند ئێوە کۆنتاکتان لەگەڵ ئەو قافی هەرێمی کوردستانە کردبێت کە شەرع ڕێگە بەمادا ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگە بەمادەدا کەسێک خێرێ بکات لە دەروی ماڵەکەی خۆی بوونە لە کوشتارگەکەیەک لە ناو کوشتارگەیەکە هەمان خێری خۆی دەست دەکەوێت ئەمە هەماهەنگیە هەبووە خۆی ئەمە چەند خۆی ئەمە چەند ڕۆژێک بەر لە جەژن و ناوە ناوەش بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری هەولێر ئێمە کۆبوونەوە دەکەین بەڵێ ئەندامی لێژنەی فتوای هەرێمیش لەگەڵمان بەشدار دەبێتن بە دڵنیاییەوە ئێمە ڕێنماییە شەرعیەکان لە بەڕێزیان وەردەگرین بەڕاستی ئەوەی قسەی ئەوان من ناقلی قسەی ئەوانم ئەگەر نا بەخۆم مامۆستای ئاینی نیم بەڵام هەر نەقلی قسەی ئەوان بکەم بەڵێ زۆر باشترە لە ناو ماڵەکان بکرێتن لە ناو ببورن لە ناو ماڵەکان نەکرێ و لە کوشتارگەکان بکرێ و ساڵانی ڕابردووش خەڵکمان پابند کرد بەڵام بەڕاستی لەبەر ڕێژەیەکی یەکجار زۆر بوو نەتوانرا کۆنتترۆل بکرێ لە ڕێی لێژنەکان و خەڵک لە ماڵەوە بینێ دەرێ بەڵێ شەرعیش دەرێ گۆشتێکی تەندروست بگەینە شەرعیش دەرێ جیرانەکەت هەراسان مەکە شەرعیش دەرێ بۆن و بەرام و پیسایی وەسەق بڵاومەکەەوە شەرعیش لەگەڵ ژینگە و لەگەڵ گەیاندنی گۆشتێکی تەندروستە بە دڵنیاییەوە بەڵام تۆ ناتوانانی هەر کوچە و کۆڵانیژی شار چەندین پۆلیسی بۆ دابنێ بتوانانی ڕێگری بکەی مامۆستایانی ئاینیش تەشجیعی خەڵکیان کردو بۆی کوشتارگەکان لە کوشتاریانیان لە ڕۆژانی ئاسایش لە بۆنە ئاینیەکانیش بتوانن زۆرترین ڕێژە بەرنە کوشتارگە فەرمیەکان بۆی بتوان گۆشتێکی تەندروست جا چەندین جیاوازی دیکەی دەبێت بەڕاستی من نامەوێت لێرە درێژە بە بابەتەکە بدەم بەڵام لەبەر کاتی پرۆگرامەکەتان بەڵام بەڕاستی چەندین سوودی دیکەی هەیە بەڕاستی لە قەسابەکان ئێستا ئەوەی لە دەرەوە سەردەبڕێکەمتر لە 100,000 وەرنەگرتووە ئێمە کاتێکدا ئێمە قەسابەکانی خۆمان پابند کراون تەنها 6,000 دینار وەربگرن لە ڕووی نرخەوە لە ڕووی ئەوەی کە گۆشت نادا بەبرا قەسابەکە لە ڕووی ئەوەی کە پێستەکە ماڵی خۆیەتی چەندین سوودی تری هەیە کە لە ڕێی قەسابخانەکانەوە بکرێتن نەک لە ماڵەکان. بەڵێ من زۆر سپاس دەکەم کە ئامادەیت هەبوو بەڕێز هەڵمەت هەمزە بەڕێوەبەری کوشتارگەی هاوچەرخی هەولێر ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئێمە بووی دووبارە سپاس بۆ ئامادەبوونت.